هەر لەسەر سەرکەوتنی دۆناڵد ترامپ و هەنگاوەکانی و ئیدارەکەی بۆ داهاتوو هەم لە ناوخۆی ئەمریکا هەم بۆ دەرەوەی ئەمریکا گفتوگۆ و شرۆڤەی زیاتر دەکەین بە میوانداری جیمس سیسکۆ سەرۆکی دامەزراوەی ئینۆدۆ گلۆبال لە واشنگتنەوە لەگەڵمان دەبێت. بەڕێز سیسکۆ ئەم کاتت باش، سوپاس کە ئامادەی لەگەڵمان. بەوە دەست پێکەم، ئەمریکا دیلی چی بوو و دۆناڵد ترامپ لە دروشمەکانیا دەیوت ئێمە ئەمریکا ئازاد دەکەین، شکۆ دەگەڕێنینەوە بۆ تاکی ئەمریکی. دەکرێت دووبارە بکەیتەوە؟ یەکێک لە دروشمەکانی دۆناڵد ترامپ دەیوت ئەمریکا ئازاد دەکەین. ئەمە بزانم ئەمریکا لە چی ئازاد دەکات دۆناڵد ترامپ بۆ داهاتوو؟ دەیەوێ ئەمریکا چۆن بەڕێوە بەرێت؟ بەڕێز بۆ من ئەوەی من لێ تێگەیشتم لە دۆناڵد ترامپ ئەوەی لە ڕابردوو ئەنجامی داوە خستنە پێشەوەی ئەمریکایە، ئەمریکا و هاوڵاتیەکانی لە پێشینەوە، واتە گرنگی زیاتریان هەبێت لە ناتۆ، لە ڕێکخراوی تەندروستی جیهانی، واتە ئەمریکا بخاتە پێشەوە. واتە تۆ دەڵێی سیاسەتی نێوخۆی ئەمریکا گرنگترە بەلای دۆناڵد ترامپ تا سیاسەتی دەرەوە؟ بەو شێوەیە؟ باوەڕم وایە بەو شێوەیە. گەر تەماشا بکەیت ئەو هەڵوێستی لە بەرامبەر پەنابەران، ئەوەی لە ڕابردوو بەرجەستەی کردووە پەیوەست بە ئۆکرانیا، چین، باوەڕم وایە دۆناڵد ترامپ دەیەوێت ئەمریکا چاک بکاتەوە، سیستەمەکە ڕێک بخاتەوە، بەڵام ئەمە ئەوە ناگەێنێت بارودۆخی نێودەوڵەتی پشتگوێ بخات. پێشم وایە کە زۆربەی هەوڵەکانی لەسەر سیاسەتی نێوخۆیی و وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا دەبێت. ئەو کێشەی کە ئێستا لە سیستەمی ئەمریکا دروست بووە لە ناوخۆی ئەمریکادا هەیە، ئەکرێ هەندێکیمان پێ بڵێ چییە؟ ئەو کێشانە پێکدێن لەو کێشانی لە بانگەشەکان ڕووماڵکرا بوون، بابەتی کۆچی ناسایی، ئابووری، جێبەجێکردنی ئەو پرۆگرامانەی پەیوەستن بە ئاسایشی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا. ئەمە گرنگی پێدانی سەرچی دۆناڵد ترامپ دەبن. ئەوانە بابەتی گەرمن بۆ زۆرێک لە ئەمریکیەکان وە سەرچاوە ژێرخانی وڵاتە. باش، بەڕێز سیسکۆ، بەڵام زۆرێک لە شارەزایان و پسپۆران و باڵوێزی ئەمریکا پێیان وایە بەو شێوەیە شرۆڤەی دەکەن ئەمریکا پێویستی بە سەرۆکێکە کە باڵانس ڕابگرێ لە نێوان هەم سیاسەتی ناوخۆی ئەمریکا هەم سیاسەتی دەرەوە. پێتان وایە ترامپ ئەو کەسە بێت؟ بڵێ باوەڕم وایە کە سەرۆک ترامپ سەرۆکێکی ڕاستەقینەوە دروستە بۆ ئەو جۆرە هاوسەنجە لە ئاستی کۆمەڵگەی نێودەوڵەتی ئەمریکا. ئەگەر تەماشا بکەیت چەندێک لە سەرکردە نێودەوڵەتەکان هەر لە زووەوە پیرۆزبایان لێ کردووە، تێبینی دەکرێت کە ئەو دەیەوێت کۆمەڵگەی نێودەوڵەتی ڕێز لە ئەمریکا بکرن. باوەڕیشم وایە ئەمە لایەنێکی بەهێزی ئەو دەبێت بۆ پەیوەندیەکانی لەگەڵ دەرەوە. باش، ئەکرێ پێمان بڵێ دیموکراتەکان لەم هەڵبژاردنە بۆ شکستیان هێنا زۆر بە متمانە و باوەڕ بەخۆبوونەوە هاتنە ناو پرۆسەکە و بانگەشەیانە کرد؟ ئەمە پرسیارێکی مەزن. زۆر هۆکار هەن بۆچی دموکراتەکان پارتی دموکرات شکستی هێنا. دەتوانین کورتیان بکەینەوە لە بەو شێوازەی کە پاڵێوراوی خوان پاڵاوت ئەو پەیامانێک کە ئەوان خستبووانە ڕووە، ئەو بابەتانی کە وزان بۆ تەرخان کردبوو، واتە گرنگیان بە سیاسەتی ناسنامە و دیاریکردنی ناسنامە دەدا. ئێستا دەبینین ئەوەی دەگوزارێت ئەمریکیەکان نانەوێت جوان لەو پرسانە بێت لە پرسی سیاسەتی ناسنامە و بەگژێک داچوونەوە. ئەوان بە دوای چارەسەر دەگەڕێن، ئەوان سەرقاڵی چارەسەری پرسی ئابوورین
دانەوێت باوەڕیان بەسەرکردەکانیان بۆ بگەڕێتەوە. باوەڕشم وایە زۆرینەی ئەمریکیەکان باوەڕیان بە پارتی دموکراتی نەماوە. کەواتە تۆ دەڵێ شەقامی ئەمریکی خواستی گۆڕانکاریان هەیە بۆیە جارێکی دیکە متمانیاندایەوە بە دۆناڵد ترامپ بەو شێوەیە؟ ئەگەر تەماشای ژمارەکان بکەی کە دۆناڵد ترامپ دەنجی زۆرینەی خەڵکەکە دەبات، ئەمە ڕێفراندۆمی گۆڕانکاریە زۆرینەی خەڵکی تەنانەت لە ویلایەتە خۆگۆڕەکانیش دەنگ بە دۆناڵد ترامپ دەدەن، دەنجیان پێداوە. ئەمە بارودۆخێکی دیکە هێناوە ئاراوە. ئەوان خواستیان هەیە هەندێک لەو زمانە لەو ئاماژانەی کە هەن گۆڕانکاریان بەسەردا بێت، چونکە لە دڵی خۆیانەوەن باوەڕیان وایە کە دۆناڵد ترامپ دەتوانێت ئەو کەسە بێت ئەو گۆڕانکاری کە پێویستە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بافرێنێت. باشە، بەڵام باس لەوە دەکرێت کە هەندێک دروشم کە دۆناڵد ترامپ بەکاری هێناوە لە کاتی بانگەشەکەیە، ئەمە بۆ ڕاکێشانی سەرنجی دەنگدەر بووە و عاتیفەی دەنگدەر بجوڵێنێ. ئایا پێتان وایە ئەوەی ترەمپ وتوێتی دەیکاتە کردار واتە جێبەجێی دەکات بە تایبەت بۆ ناوخۆی ئەمریکا؟ دۆناڵد ترامپ کارکتەر و کەسایەتیەکی جەمسەرگیرە. چەندین گفتوگۆ و قسەکردنی تابەتی هەبووە. ئەو ناوێت ڕاستەخۆ ئەو قسێ بکات کە باز دەکرێت لەگدانە بۆ دەکرێت. ئایا باوەڕم وایە کە ئەو بڵێنەکانی جێبەجێ دەکات؟ بەڵێ، چونکە ئەو تیمەی لەگەڵیەتی ئەگەر تەماشایان بکەی ئەو لەگەڵ ڕۆبەرت کەنەدی پەیوەندی باشە، هاوڵی هەیە لەگەڵ جێدی ڤانس ئەو ئەندامانەی دیکە، واتە لەلایەن تیمەکەی خۆیەوە لێپرسینەوەی لێ دەکرێت ئەگەر پاپەن نەبێت و لە ڕۆژی یەکەمەوە ئیش لەسەر کۆتای پێێنانی جەنجی ئۆکرانیا نەکاتووە سنوور بۆ ئەو پەنابارە یاساییە دانەنێت. پێشم وایە ئەجێندای ئەوانە و ئەجێندایکی دروستە بۆ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. جیهان چاوەڕێی کارنامە و بڕیارەکانی سەرۆکی ئەمریکا دەکات لە دوای کانونی یەکەمەوە. ئەگەر من باسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکەم کە خۆتان دەزانن ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە بەردەم جەنگدایە، ئایا دۆناڵد ترامپ دەتوانێت ئەم جەنگە بگۆڕێت بۆ ئاشتی و ئاسایش و ئارامی بەرقەرار بێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست؟ چونکە ئەمە یەکێک بوو لەو ڕەخنانەی بەردەوام لە ئیدارەکەی بایدن و بایدنی دەگرت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بەڵێ، من ئەو وەڵام بەو شێوەیە بە ڕاستگویانە دەدەمەوە کە باوەڕم پێیەتی. پێشم وایە هیچ تاکە کەسێک ناتوانێت جەنجی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بوەستێنێت و ئاشتی بەردەستە بکات. ئایا دۆناڵد ترامپ ئەو هێزە دەبێت کە ئەو کارە بکات؟ پێم وایە ئەو زۆر کاریگەرتر دەبێت لە جۆ بایدن و کامەڵە هاریس. پێشم وایە کاریگەری دەبێت و دەشانم کە ئەو کاریگەری هەیە لەسەر سەرکردە ئیسرائیلیەکان تێدەگەم ئەو هەندێک لە نەتەوە عەرەبەکان وڵاتە عەرەبەکان ڕێزی لێ دەگرن. بۆ پێم وایە ئەو دەتوانێت ژیان ببەخشێت بە پرۆسەی ئاشتەوایی و خێراتری بکات و پێشم وایە ئەو گرژانش ڕەنگە کۆتاییان پێنێ هەزاران ساڵە بەردەوامن. بەڵام باوەڕم وایە دۆناڵد ترامپ پاڵپشتیەشی بەهێز دەبێت بۆ ئاشتی لە ناوچەکە. باش، دوایین پرسیار پەیوەندیەکانی ئەمریکا و عێراق دەچێتە چ قۆناغێکەوە؟ چونکە خۆتان دەزانن لە ماوەی 4 ساڵی دەسەڵاتی ترامپ ئەزمونێکی هەیە لەگەڵ عێراق و چەندین داواکاری هەبوو بۆ عێراق، بەڵام عێراق نەیتوانی بچێتە ژێر جێبەجێکردنی داواکاریەکانیەوە. پێتان وایە لەم ئیدارە نوێدا پەیوەندیەکان چۆنە بێ؟ با ئەو پرسیارە بەوە وەڵام بدەمەوە بڵێم باوەڕم وان نییە عێراق زۆر پێشینەی سیاسەتەکانی دۆناڵد ترامپ دەبێت و ئیدارەکەی دەبێت بەتابەت لە ئێستاوە ئەو دەبێت مامەڵە لەگەڵ جەنجی ئۆکرانیا بکات لەگەڵ چین تەنانەت لەگەڵ کاراکتەرە نێودەوڵەتەکانی دیکە
ئەمەوەکو ئەوە وایە کە عێراق پرسێکی لاوەچی بۆ دۆناڵد ترامپ لەمان کات باوەڕشم وایە هەڵوێستی ئەو بەرامبەر بە ئێران کاریگەری بەشێک لە پەیوەندیەکانی دەبێت لەگەڵ عێراق ئەمەش چۆن خۆی بەردەستە دەکات نازانمەوە چی دەبێت هۆکارەکەشی ئەوەیە عێراق پێویستە مامەڵە لەگەڵ هەر کەسێک بکات کە ئەو دۆناڵد ترامپک و وەزیری دەرەوە دەستیشانی دەکات هەڵوێستەکان چۆن دەبن و چۆن لەگەڵ عێراق مامەڵە دەکەن ئەمە ئەو کات دیاری دەکرێن ئەوەش دەڵێم باوەڕم وایە کە کوردستان دەرفەتێکی هەیە لەو نێوانە ئەوان دەتوانن پەیوەندیەکان دروست بکەنەوە لەگەڵ ئیدارەی دۆناڵد ترامپ بە جۆرێک لە جۆرەکان گرنگی پێدانەکان بە ئاراستەی کوردستان بگۆڕن و لەگەڵ ئیدارەی ئێستا لە ڕێوەزیری دەرەوە لەگەڵ ڕاوێژکارانی کاروباری دەرەوە پێم وایە دەکرێت پەیامەکانیان بگێنن دەکرێت ئەستەکانیان بگێنن کاریگەری دروست بکەن و ئەمەش کاریگەری دەبێت لەسەر پەیوەندیەکانی لەگەڵ کوردستان و دوانجار لەگەڵ عێراقیش. بەڕێز جەیمس سیسکۆ سەرۆکی دامەزراوەی ئینۆدۆ گلۆبال لە واشنگتنەوە سوپاس.